من بەڕێز کاک محەممەد گۆمەشینی پسپۆری کۆمەڵاسیم لەگەڵایە سەبارەت بە مەترسی سۆشیال میدیا لەسەر خێزان کە ئەمە زۆر جار سۆشیال میدیا بۆتە خێزانێکی بچوو کراوە ئیتر لە ڕێگەی ئەوە قسەکرێ و ینی ئەحواڵ پرسین و توزانم زۆر بواریتر ینی قسەکردن و مۆزۆعکردنەوە و لەسەر کامێرەیە یان لە هەموو ڕوویەکەوە. کاک محەممەد بەخێر بێن، خۆشحاڵ لەگەڵمانی. کاک محەممەد سۆشیال میدیا تا چەند کاریگەری لەسەر خێزانەکان دروست کردووە؟ زۆر سپاس، سڵاو لە جەنابتان، سڵاو لە هەموو خێزانانی کورد ئینجا هەموو جیهانیش کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خێزانە. طبعا دیاریکردنی ئەم ڕۆژە لەلایەن کۆمەڵی گشتیەوە بێهۆکار نەبووە و لە کاتێکیش ئێمە دەزانین لە ساڵی 93ەوە کە ئەم ڕۆژە دیاری کراوە ئەو کاتە بابەتی سۆشیال میدیا و ئەو کاریگەری گەورانی کە ئێستا دروستی کردووە یان نەبووە یا زۆر کەم بووە. کەواتە ئەگەر بۆ ئەو کات ئەو بابەتە گرنگ بوو بێ گرنجیدان بە خێزان، ئێمە یعنی گرنگەوە بزانین کە کۆمەڵی گشتی نەتەوەیەگرتووە کاتێک ڕۆژێک دیاری دەکات بۆ هەرچین و توێژێک ئامانجەکەی ئەوەیە کە هەم ئەم بابەتە بە گرنگ دەزانێ و هەم گرنگە لەم ڕۆژەدا ئەو بابەتە گرنگی زیاتری پێ بدرێ و بابەتی هۆشیاریە، بابەتی پێداچوونەوەیە بەو شتانێک کە گرنگە. لە سەردەمی ئێستادا یەکێک لەو پرسە گرنگانەی کە لە ناو خێزانەکان بۆتە سەرچاوی کێشە یا پرس و خوازی ناو خێزانەکان بابەتی سۆشیال میدیایە. ئەگە پرسیارەکە بە دیوەچکە بکەین ئەرێ ڕاستە سۆشیال میدیا بۆتە کێشە لە ناو خێزانەکان و لە ناو خێزانی کوردی و کوردستانیش ئەم بابەتە چەند ڕنگدانەوەی هەبووە. ئێمە دەزانین یەکێک لە بنەما سەرەکیەکانی مانەوەی خێزان بە پتەوی بریتێ لەو تۆکمەیی و پێکەوەیی کە لە ناو خێزانەکان هەیە. کەواتە هەر شتێک ببێتە مایەی تێکدانی ئەو تۆکمەیە، ببێتە مایەی پەردبوونی تاکەکانی خێزان، ببێتە مایەی پەردبوون و لێکدابڕانی تاکەکانی خێزان، کەواتە بە مەترسی حسابە بۆ سەر ئاسایشی خێزان. یەکێک لەو بابەتانەی کە بەبێ پرسی خۆمان و زۆر کاریگەری گەورەی هەبووە لەسەر دابڕانی تاکەکانی خێزان لە یەکتر، کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانی تاکەکانی خێزان لەگەڵ یەکتر، پەیوەندی پیاو لەگەڵ ژن، باوک لەگەڵ منداڵەکان، دایک لەگەڵ منداڵەکان، هەمویان بەیەکەوە کە پێشووتر ئەو پەیوەندیە لەسەر یەک سفرە بوو، لەسەر یەک مێزی خواردن بوو، بەیەکەوە دەچوونە میوانداری، بەیەکەوە دەچوونە ئاهەنگ و سەفرە و خۆشی. ئەوەی کە ئێستا لێکی جیاکردینەتەوە بریتە لە سۆشیال میدیا. کەواتە سۆشیال میدیا بە یەکێک لە مەترسیە هەرە گەورەکان دادەندرێ بۆ سەر پەرتەوازەکردنی خێزان، بۆ سەر ئاسایشی خێزان. ئەمە دیوی یەکەمی سۆشیال میدیا کە خۆی ڕاستەوخۆ نەک بۆ چین و تەمەنێک، بۆ هەموو خێزان ئەم کاریگەریە دروست دەکات. بەشی دووەمی کاریگەریەکانی سۆشیال میدیا چییە؟ ئەوەیە کە بەکارهێنانی خراپی سۆشیال میدیا، یعنی ئەوەی کە لە ئێستادا بەداخەوە بەشێکی زۆری کەیسەکانی دادگاکان پەیوەستن بەم بابەتەوە. ئەوەیە کە بەداخەوە سۆشیال میدیا بەو شێوە دروستێک کە پێویستە بەکار بێ بکرێتە سەرچاوی زانست، بکرێتە سەرچاوی بەدواداچوون بۆ بابەتی زانستی، بۆ کۆکردنەوەی زانیاری، بۆ گەڕان بە دوای بابەتی بەسوود پێچەوانەکەی ڕووی داوە کە بۆتە کێشە بۆ خەڵکانێک بە فەیک بە جۆرەها شێوە بەکاری دێنن بۆ تێکدانی ژیانی خەڵک، بۆ تێکدانی ژیانی تاکەکانی خێزان، بوتە مەترسی و بۆتە سەرچاوی هەڕەشەش بۆ سەرژیانی دەیان گەنج و خەڵک. هەرچەندە جێخۆیتی لێرەدا ئەوە بڵێن دەستگاکانی ئاسایش و ئەمنی لە هەرێمی کوردستان لە ئێستادا و هەم بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی، هەم ئەو هێڵە گەرمانەی کە هەیە لە هەرێمی کوردستان، چا ئەو ژمارانی لەلایەن دەستگا ئەمنیەکان، چا ئەوەی لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی، بەڕاستی کاریگەری زۆر گەورەیان بووە لە ڕێگریکردن لەو باند و خەڵکانەی کە دەیانەوێ لە ڕێی سۆشیال میدیا و هێڵەکانی ئەنتەرنێت و پەیوەندیکردنەوە کێشە لە خەڵک دروست بکەن یا تهدید و هەڕەشە لە خەڵک بکەن و پێویستە خەڵک هۆشیار بێ. بەکارهێنانی ئەو ژمارانە، پەیوەندیکردن بەم ژمارانە کێشت بۆ دروست ناکە، نابێتە مای مەترسی بۆ سەرژیانت، بەقەت ئەوەی دەبێتە پاڵپشتێکی بەهێز کە دەستگای ئەمنی بەهێز دارێمی کوردستان پاڵپشتی تۆ دەبن لە کاتی بوونی کێشە. ینی هەر ناژێڕن ئەسڵن تاکەکانی ناو خێزانەکەی خۆی لە دایکێتی، لە باوکێتی، لە برایەتی، لە کەسوکارەکەی خۆی بزانێت کێشەکەی بۆ حەلەکەن. من پێم خۆشە ئەوە دووپات بکەمەوە لە سەر قسەی جەنابەت. ئەو ئەمانەتەی کە تۆ دەتەوێ لەو ژمارانە داوای بکەی ئەم کەیسەی تۆ بە ئەمانەتەوە وەردەگرن، بە ئەمانەتەوە چارەسەری دەکەن، ئاسایشی خێزانت لەبەرچاو دەگرن، ئاسایشی تاک لەبەرچاو دەگرن، ئاسایشی کۆمەڵگەش بەرچاو دەگرن. زۆر باش. کاک محەممەدانی زۆر جارە بینین تاکەکانی ناو خێزان لە ئامۆزا و برازا و چوزانم پور و خاڵ و ئەمانە گروپێک دروستەکەن، ئەنی ئەم گروپە گروپ چاتی پێوترێ و بە ڤیددیو چات قسە کردیتیانە بەدیری سەردان و ڕێک کاک محەممەد.
ینی بەم شێوەیە قساکەن کۆ بنەوەتیایە پێکەنینە هەمویان بە ڤیدیۆ کۆڵ لەگەڵ یەکا قساکەن ئەمە ئەبێتە جێگرەوەی خێزان و پەیوەندی و کۆمەڵایەتی کە خێزان لەسەری بەقوتە بێت ئەمە بەدڵنیاییەوە جگەلەوەی لە ڕووی کۆمەڵناسی و کۆمەڵایەتیەوە نابێتە بەدیلی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و سەردانی ڕاستە و خۆ بینینی یەکتر و باوەشکردن بە یەکتر و هەموو ئەوەی کە تۆ لەگەڵ کەسوکاری خۆت لە ڕابردوو هەبووە ئەمە لە ڕووی دەرونیشەوە جۆرێک لە دابڕانی کۆمەڵایەتی دروست دەکا کە دواتر کاریگەری گەورەی لەسەر دابڕانی ئەو کەسە هەیە لە ڕووی دەرونیەوە بەرەو حاڵەتەکانی خەمۆچی بەرەو حاڵەتەکانی لە ڕاوچێ بەرەو حاڵەتەکانی دیکەی کە لە ئێستادا ئەگەر سەیری کەیسەکان بکەین حاڵەتەکانی دەرونی جۆرەها حاڵەتی دەرونی لە دەرەنجامی نەبوونی ئەو پەیوەندی کۆمەڵایەتی دروست بووە لەبەر ئەوەی ئێمە بەڵگە لەسەر ئەم قسەمان بریتیە لە بەڵگە زانستیەکانی کە زانانی کۆمەڵناسی و لەگەڵ ئەو بەڵگانی کە ئێمە وەکو مسلمان لەسەر چاوە قورئانیەکان و فەرمودەکان هەیە پێغەمبەری خوا درود و خوای لێبێ دەفەرمووێ باشترین کەس خێرترین کەس ئەو کەسەیە کە لەگە خەڵک تێکەڵە و لە بەرامبەریشدا تەماشا دەکەی زانانی کۆمەڵناسی ئاماژە بەوە دەکەن سروشتی مرۆڤ بریتە لە بوونەوەرێکی کۆمەڵایەتی کە حەز لە پەیوەندی کۆمەڵایەتی دەکات ئەگەر ئەم دوێلێک دێەوە سەرچاوی زانستی و ئاینی هەردووچیان زەخت لەسەر ئەوە دەکەنەوە تەنهایی تەنها بۆ خوددا باشە کەواتە مرۆڤ بەوە جوانە کە تێکەڵ بێ کە هاتوچوو یەکتر بکە پەیوەندی کۆمەڵایەتی هەبێ لە کاتی خۆشی و ناخۆشی ئەگەر تۆ سیر کە ئەوەی کە لە هەرێمی کوردستان یا لە ناو خەڵکی کورد و لە کللتوری کوردستانی هەیە کەسێک پرسەیەکی هەیە کاتێک خەڵک سێ ڕۆژ لەگەڵی دەبن ئەم خەمە گەورەی لەسەر شان کەم دەکەنەوە ئەی بۆ خەڵک لە وڵاتانی دیکەی کە بابەتی پرسە نییە و بابەتی ئەم جۆرە سەردانە نییە ئێستا دەزانن کە ئەم بابەتە لە ڕووی کۆمەڵایەتی و چکاری گەرێکی گەورەی لەسەر کەمبوونەوەی خەم و ئازار هەیە بۆ خاوەن پرسە باش کاک محەممەد چۆن بتوانین مەترسی سوۆشال میدیا لە ناو خێزانمان کەم بکەینەوە خۆمان لە ماڵەوە زۆر بەڕاشکاوی ئێمە دەزانین ژیان بەبێ سوۆشال میدیاش هەبوو پێشتر بێگومان و هیچ کێشەیەکیش نەبوو من ئێستا لە ماڵەکەی خۆم هێڵی ئینتەرنێتی فریم نییە ئەمە یەکێکە لەو ڕێگانەی کە خەڵک دەبێت بیر لەوە بکاتەوە تۆ بەدەستی خۆت هێڵی ئینتەرنێت و فرید بردوتە ماڵەکەی خۆت ووات کردووە لە هەموو مۆبایلەکانی ماڵەوە هێڵەکانی ئینتەرنێت کراوە بن و تۆ کاتێک مۆبایلەکەت کردەوە توێ سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاگاد لە هەواڵە سیاسیەکان بوو ئاگاد لە هەواڵی کە سوکارت بوو ئاگاد لە هەواڵەکانی دەرەوە بوو کەواتە چ پێویستەکە بچێت دەرێ و سەردانی خەڵک بکەیت کەواتە هیچ پێویست نییە ئەی چۆن وا بکەی پێویست بە هەموو ئەوانە بی بۆیە پێویستە کاتێک هەبێ یعنی ئەگەر هیچ نەبێ پێشیان ناکری خەڵک بەوەی کە بابەتی هێڵەکانی ئینتەرنێت لە ماڵەوە ڕابگرن بەڵام دەکرێت ئەمە کاتی بۆ دیاری بکرێت دەزانی بە پێی ڕاپرسیەک ئێستا دەرکەوتووە کاتەکان دیاری کراوە خەڵکێ لە 24 کاتژمێر 17 ساعت هەیە هێڵی ئینتەرنێت بەکاردێنێ ئەخر لە 24 کاتژمێر 17 کاتژمێر یعنی ئەمە شتێکە بەرەو کارەسات دەڕوە لە 4 کاتژمێر هەبووە تا 17 کاتژمێر کە ئەمە ژمارەیەکە یا کاتژمێرێکە لە تەمەنی مرۆڤەکان دەڕوە بۆ بابەتی سنووردارکردنی بەکارهێنانی هێڵەکانی ئینتەرنێت لە ماڵەوە و تۆڕە کۆمەڵایەتیەکان و دابشکردنی بەپێی تەمەنەکان لە ماڵەوە ئەمە ئەرچی دایک و باوکە چونکە یەکێک لەوانەی ینی سەرەکی ترین کەس لە تێکچوونی شیرازەی خێزان و ئاسایشی خێزان لە ماڵەوە ئەوەی کە زەرەرمەندی یەکەمە خودی دایک و باوکە و ئەوانیش بەرپرسن بەڵێ بەڕێز محەممەد گۆمەشینی سپۆری کۆمەڵاسی سوپاس بۆ ئەمە دەبنی بەڕێستان کاک محەممەد بەخێر